قەی ناکە ئەوەش وەلانێ ئەوەش کێشەنیە هەموو ساڵێکە چین بۆ دادگای باڵای فیدرالی ئەم داوایە تۆمارەکەین بەڵام کێشەکە لە چیایە کاکرانکۆ کێشەکە لەوایە دادگای باڵای فیدرالی ئەساسن خۆی پێشەوەی کە ئەم سەرۆکەی پێشووتری پێشەوەی کە ئیستیقالە باکە خۆی حاکم جاسم عمێری بوو ئەو فەرمانی فەرمان سالاری دەرەکردواتە ئەمری ویلایی دەرەکرد بەڵام سەرۆکی ئەنجومەنی دادوەری کە خۆی دکتۆر فائق زەیدانە وای پێبوو یعنی بە بۆچوونی ئەو وای دانابوو کە دادگای باڵای فیدرالی ئەساسن دەسەڵاتی ئەوەی نییە ئەمری ویلایی دەرکات فەرمان سالاری دەرکات دوایە ئەو بوو چەند کێشەیەک لە بینیان ناڕوویە تەنانەت لە بابەتی سیاساکەی کە دەرچوو بابەتی لێبوردنی گشتی و هەروە هەموارکردنی باریکەسێتی و عقاراتەکە کە حاکم جاسم عمێری بڕیاری فەرمانێکی وەلایی دەرکرد بۆ ڕاگررتنیان دادوەر فائق زەیدان هەڵی وەشانەوە و بڕیارە وتی دەسەڵاتی ئەو نییە ئەساساً ئەمری ویلایی دەرکەی بە وەستانی ئەو یاسایانە یعنی ئەو خۆی پێکدادانێ بۆ ڕوویە لە نێوان سەرۆکی ئەنجومەنی دادوەری حاکم فائق زەیدان و هەروە سەرۆکی دادگای باڵای فیدرالی حاکم جاسم عمێری بەم وەزعەوە ئێمە لە کاتی حاکم جاسم بە سەرکەوتنی فائق زەیدان کۆتایی پێهات کە نزیکترە لە شیعەکانەوە بەڵێ ئەم دوای ئەم کێشمەکێشە و دوای ئەم هەموو ناکۆکی کە ڕوویە لە نێوانیانە ئەو بوو طبعاً بابەتەکە کۆتایی هات بە ئیستیقالەی حاکم جاسم عمێری ئیستا زۆر گرنگە ئێمە بزانین کێ هاتۆتە جێی ئەو بەڕێزەی کە هاتۆتە جێی ناوی حاکم منذر ئبراهیم حسێنە حاکم منذر ئبراهیم حسێن هەم نزیکە لە حاکم فائق زەیدانەوە هەم پێشتر جێگریشی بووە و هەم بەپێی بۆچوونەکانی کە هەیە و بەپێی ئەوەی کە یعنی بۆ کەسە یاسایەکان دیارە بۆچوونی زۆر نزیکە لە بۆچوونی سەرۆکی ئەنجومەنی دادوەرەوە کە خۆی حاکم فائق زەیدانە واتە ئەساساً مادام ئەم بەڕێزە ئیستا بووە بە سەرۆکی دادگای باڵای فیدرالی احتیمالیەتی ئەگەری دەرچوونی فەرمان سالاری لەلایەن دادگای باڵای فیدرالیەوە بۆ بابەتی موچە جاران چەند زەعیف بوو کە حاکم جاسم عمێری سەرۆکی دادگاکە بوو چکە ئەمانوت ئەو ئەساساً دەسەڵاتی ئەوەی نییە ئیستا دوو ئەوەندەی کە زەعیفە هەم لەبەرەوەی کە محکەمەی ئیتیحادی دەسەڵاتی ئەوەی نییە هەم لەبەرەوەی کە ئەم دادوەرە تازەیە کە بەڕێز منذر ئبراهیم حسێنە ئەساساً قەناعەتی تۆزێ نزیکە لە هەنی حاکمەکانی ترەوە مەسەلەن بۆ نمونە فوئاد حسێن و ئەوانە کە ئەڵێن دادگای باڵای فیدرالی باشترە ئەساساً فەرمان سالاری دەرنەکات واتە بە ئەگەرێکی زۆر ڕۆژی دووشەمە ئەساساً لەوانەیە فەرمان سالارێکە دەرنەکرێت دووشەمە پشووە دادگا توانێت دانیشە نەخێر لە پشووا دانانیشە چواردەی تەمووزە وەڵای ڕاستە ئەگەر پشوو بێت نازانم بەڕاستی ئاگاداریەوە نەبوومەوە ئیستا و زانیاریم لە تۆ وەرگرت ئەگەر ڕۆژێکیش دەکەین باشە ینی ئەگەر پشوو بێ نەخێر دادگا دانانیشێ تەمووزە ئەگەر پشوو بێت دادگا دانانیشێ کەواتە ئەگەر بکەوێتەوە من لە خۆ دەستنیشان ینی چۆنە بێشتیوە ئەنی تۆ بڕیارێکیاوە چارە نووسا زەخیتە ڕۆژێک و بیرلۆ ناکەیتەوە ڕۆژە باشە ئێمە ئیسازانی کێشەکەمان چێ کاکرانکۆ خۆی دوو داوا تۆمار کراوە کە خراوەتە ڕۆژی دووشەمە کە خۆی ئەوە تا بەڕێزی شتەڵی پشووە داوایەکیان ئەڵێ تکایە بابەتی موچە دوور کرێتەوە لە ناکۆکیە سیاسەکان داوایەکی تریان ئەڵێ بە زووترین کات پارەی ئەو مانەی کە داواکەیتیا تۆمار کراوە مانەکانی تر سرف بکرێ بۆ موچە خۆران و بۆ کەسوکاری شەهیدان و بۆ بابەتی چاودێری کۆمەڵایەتی و هەروەها دوور بخرێتەوە لە یاسای بودجە و ئەوانە بەڕاستی ئەم دوو داوایە هەردووکی کە ئەکرێ هەردووکیشی لە یەک داوا کۆ بکەینەوە ئەمە پێشووتر دادگای باڵای فیدرالی بڕیاری تیاداوە یعنی بە ئەگەرێکی زۆر دادگای باڵای فیدرالی لەوانەیە ئەم بابەتە ڕەت بکاتەوە بە شتێک پێوترێ سەبق الفەصل بڵێ من پێشتر بڕیارم داوە لەم بابەتە جارێکی کە بڕیاری تیانادەمەوە یاخود ئەگەر بڕیاریشی تیا بە ئەگەرێکی زەعیفەوە بڕیارێکی وا دەرەکات پەیوەستیەکە بە چەند فەقەرەیەکی ترەوە کە ئەکەینەوە ناو هەمان دائیرە وەکو ئەو بڕیاری کە سەرەتا دەرچووکە سەرەتا هەر هەمومان زۆر دڵمان پێی خۆش بوو لەسەر تەوتین زۆر دڵمان پێی خۆش بوو بەڵام بڕیارەکەمان بەباشی نەخێنەوە بڕیارەکە 5 فەقەرە بوو ئێمە یەک فەقەرەیمان بینی یەکەم فەقەرە نووسرا بوو تەوتین هەڵپەڕین دڵمان خۆش بوو چەپڵەمان لیاوتمان کێشەی موچەی فەرمانبەران حەل بۆ وایە ئەی فەقەرەی دوو هەموو سێم و چوارەم و پێنجەم چی بوو فەقەرەکانی کە ئەیوت کاکی خۆم ڕاستە ئێمە تەوتینەکە دەکەین ڕاستە ئێمە موچە تێینێ بەڵام ڕێک دوایەوە ئەڵێ حکومەتی هەرێمی کوردستانیش ئەبێ ئیراداتی نەوتی خۆی جێبەجێ بکات یعنی هاتووە نەفسی ئەوەی کە لە یاسای بودجە هاتووە نەفسی شت تکرار بۆتەوە زۆربەی زۆری تکرار بۆتەوە لە بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی بەڵام بەداخەوە خوێندنەوەی خەڵک ئەوەنە بە دڵخۆشیانە ئەویش یعنی بەڕاستی لە بێهیوابوون ئەوەندە بەخێرایی ڕەحمەت هەر کەسێک قسەیەک بکە ئەوەندە بەخێرایی خوێندنەوەکەی بۆ کردوتی تەواو شتێک نەما بە ناوی کێشەی موچەوە بێ نەخێر بەعکسەوە ئەو بڕیاری دادگای باڵای فیدرالی کە دەرچوو تەکیدی یاسای 12 و 13 موازنەی کردەوە کە خۆی ئەساساً کێشەکەی دروست کردووە بۆچی ئێمە کێشەکەمان لە چیە ئێمە کێشەکەمان لەوایە لە یاسای 12 موازنە هاتووە ئەڵێ چی
ئەڵێ حکومەتی هەرێم تۆ بێ ڕۆژی 400,000 بەرمیل نەوتم تەسلیمکەی ئەبێ بۆم بخەیتێکی و بۆم بخەیتە بەندەری جیهانی تورکی وایە ئەڵێ گەر نەتوانی بۆم بگەێنیتە ئەوێ بمەرێ بیەرە دەست وەزارەتی نەوت وە بۆ استهلاکی محلی بەکارهێنێ و هەروەها بابەتی بەرهەمهێنان و گواستنوشت بە 16 دلار بۆ حسابەکەم بەڵام دوایە لایەنێکی هوەری ڕاوێژکاری با بێت کە نەشهات و کە نووسراوە لە یاساکە لە مادەی 12 گەل لە ماوەی 6 ڕۆژە ئەو لایەنە نەهات ئەبێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە خۆی محەممەد شیاع سوودانیە بڕەکەی دیاری بکە لایەنێک دیاری بکە بۆی کە ئەو بڕەپارەیە دیاری بکە ئەوەش تا ئێستا تەعتیل کراوە نەهاتووە ئەڵێ دوای ئەڵێ هەروەها بێ بە شێوازێکی مانانە راپۆرت پێوترێ موازین المراجعة الشهرية ئەڵێ بێ بە شێوازێکی مانانە پێشکەش میکەی و بێڵی دیوانی چاودێری بێتەلات و تەدقیقی حساباتەکان بکە دوای جێبەجێکردنی فەقەراتی ئەلیف باجیم منیش شایستەکانی خۆت بۆ ئەنێرم یعنی زۆر ڕوونە مادەکە یعنی ئەوە نییە لە خۆ بڵێ نەخێر هەمووی بۆچوونی غەڵەتە دکتۆر ئێمە بۆ نمونە یەک بۆچوونی تریش پێ بڵێن خوا کاکرانکۆ بۆی کە ئەوەش زۆر ڕوون بێ لای خەڵک لە مادەی 13 لە کۆتاییەکەیان نییە هاتووە ئەزانی ئەڵێ چی ئەڵێ حکوومەتی فیدراڵ بەڕاستەوخۆ پارە نایات ئەڵێ حکوومەتی فیدراڵ شایستەکان ئەخاتە حساب بانقێکەوە بۆ حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێم خۆی شایستەکان با تەوزیعکە بەڵام ئەبێ حکوومەتی هەرێم لەو حاڵەتە ئەولەویەت بۆچی دانێ بۆ موچەی موچە خۆران و بابەتی خانە نشینی دانێ ئەڵێ ئەگەر هاتو حکوومەتی هەرێم نەیتوانی ئەم شتە بکە ئەنجا ئەنجومەنی وەزیران ئالێتێکە دۆزێتەوە بۆ حەلکردنی هەر ئەوش بوو دوایە دادگای باڵای فیدراڵی بابەتی تەوتینی دەرکرد یعنی ئەم دوو مادەیە زۆر ڕوون و ئاشکرایە بەڕاستی یعنی من ڕێک وای ناوەنێم تۆ خەڵک بخەیتە ناو ئەم بازنەیەوە لە ناو ئەم بازنەیە بیهێڵیتەوە جۆرێکە لە نازام ناوێنەی بانگەشە بەلا ڕێدابردنی خەڵک ینی ئایا سیاسیەکانی ئێمە یاساییەکانی ئێمە پەرلەمانتارەکانی ئێمە نوێنەرەکانی ئێمە لە مادانە تێنەگەیشتون یان بۆ هەردەیانجا لەم بەرنامەیەوە من بانگم کردون گفتی گۆمان کردووە زۆربیان ینی دەیانەوە محکەمەی ئیتیحادی مەسلەی موچەی فەرمانبەران یارێمی بەدەر کردووە لە کێشە سیاسیەکان بڕیارەکە لە موقعی دادگای باڵای فیدرالی هەیە مەقسەیەک نییە من دروستم کردبێ ئەتوانێت ڕەحمەت لێبێ بەس کێشەکە لە چیە کێشەکە لەوایە من یەک ئەندام پەرلەمانی بەڕێز هەیە هی بەغا بۆ حەز ناکەم ناوی بێنم زۆر کەسێکی ڕازگۆ بوو لە دانیشتنیەکە چەند کەسێک بووین وتی با من شتێک هەیە احتیرافی پێ بکەم بەڕاستی ئێمە ئیمکانیاتمان بەشێکی زۆرمان ئیمکانیاتمان لە ڕووی لوغەوێەوە یا لە ڕووی یاساییەوە تۆزێ زەعیفە یەکەم ئەندام پەرلەمان بوو بیبینم یعنی طبعا ئەمە مەبەستی لە هەمویان نەبوو ئەو باسی خۆی ئەکرێوت لەگەڵ بەشێکمانە لە دانیشتێکی شابوو دانیشتەکە ینی ڕیکۆرد کرابوو یەکەم ئەندام پەرلەمان بوو بیبینم یعنی دام بە خەلەلی خۆیان بنێ یعنی وتی ئێمە کێشەکەمان لەوا بوو کە یاسای بودجەداندا ڕێک باسی ئەو حاڵەتی کرد وتی ئێمە لە لیژنەیەکا بووین ناوی بەڕێزێکی هێناناوەکەین بیر نەما وتی ئەوە متەمەکن بوو هەج بابەتێکی ئەخستە ناو یاساکە ئێمە مازانی دوایە لوغمێکە بە هەرێمی کوردستان ناتەقێتەوە ئەی براکەم ئەی تۆ نوێنەری خەڵکی ئەی تۆ ئەزانی لوغمە بە هەرێمی کوردستانە ئەتەقێتەوە یعنی بە جۆرێک لە جۆرەکان ئەبێت بە جۆرێکی کە تۆ دیراسەتی بابەتەکان بکەی ئێمە یەک کێشەمان هەیە کاکرانکۆ کێشەکەمان لەوایە بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ڕێزمە بەشێک لە سیاسیەکان و بەشێک لە ئەندام پەرلەمانەکان یاری ئەکەن لەسەر عاتیفەی خەڵک ئەوە حقیقەتە عەقڵی خەڵکیان بەڵاڕێیا بردووە وایان کردووە کە خەڵک ڕاستیەکە نەبیستێ بۆ زانیاریت من ئیسم قسانە ناکەم خەڵک پێی من ناڵێم خەڵکە وریاکە ناڵێم بەڵام بەشێک لە خەڵک وا عەقڵی بەلاڕێیا براوە پێی ناخۆشە ئەو حەزەکە بیتە ئێرە بڵێ فلان خراپە فیسا خراپە هەمومان زانیمان خراپە حەلەکە چییە نایەڵێ حەل نایە بەدەستەوە هەر حەزەکەی بەڕێزەکە ئەو بەڕێزانە بانەکەی بڵێ حەلەکە چییە ئەڵێ حەلەکە ئەوەیە بڕوخێ و نازام چی پێ ئەوانە باشە تۆ چەند ساڵە خۆت چەندین یعنی بەڕاستی ئیسە من کەسێکم پۆستم نەبووە بەڕێز تواب لەوانەیە پۆستت نەبوو بێ ئەو بەڕێزانە بەشێکیان پۆستیشیان هەبووی کاکی خۆم تۆ پۆستە هەبوو ئەولەویەت لای تۆیە بۆ نەوڕوخان ئەگەر ئەزانی ناڕوخێ ئێ بۆ خەڵک مەشغوڵەکەی بۆ دەوەرە سەر حەلێک بدۆزەرە بۆ ئەم خەڵکە بێهیوایە من پێشتریش وتومە حەلی ئەم بابەتە بەوە نییە تۆ دانیشی عاتیفەی خەڵک ڕابکێشی ئەگەر ڕاستەکەی ئەتوێ فشارێکی جەماوەری حەقیقی دروستکەی فەرموو فشارێکی جەماوەری حەقیقی دروستکە بۆ دروستبوونی ڕێکەوتنێکی سێ لایەنە دروستکردنی ڕێکەوتنی دوولایەنە تەنها لە نێوان حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێم ڕێکەوتنێکی مایە پوچە بێ و ڕێکەوتنێکە بێ هەڵ ئەوەشێتەوە لەبەرەوەی کە بمانێ و نەمانێ کۆمپانیانەوتیەکان لایەنی سێهەمن لەم بابەتا بێ داخڵ بکرێن لە ڕێکەوتن بەداخۆ خەریکە و کۆفری خێمان لێیە ینی کۆمپانیان نەوتیەکان تەحەکومەکەن بە ئەوە حەقیقەتە
حقیقەتێک هەیە تۆ ئیستا بتەوێ و نەتەوێ حکوومەتی هەرێمی کوردستان لە ژێر کۆمەڵێک ئەو بەڕێزانەی کە ئەتوانن سێری ئەو گرێبەستانە بکەن با ئەطیلاعکەن لەسەر ئەو شەرتە جەزائیانەی کە دانراوە لەو گرێبەستانە. حکوومەتی هەرێمی کوردستان ئیستا لە ژێر ڕەحمەتی ئەو شەرتە جەزائیانەیە بتەوێ و نەتەوێ پابند بۆ بەو کۆمپانیانەوتیانەوە. ئەو کۆمپانیانەوتیانەش ئەڵێ من ئەمە مەسلحەتی خۆم و هینی ناکەم. ئێ تۆ چۆن بەتەمای دوو حکوومەتەکە شتەکە حەلکا و تەرەفی بەڵام لەسەراسی کەسی دکتۆر کەس لە حکوومەتەکەیە مستەفیدە لەم گرێبەستانە. بەڵێ طبعا ئەوە حکوومەتەکە زیانی پێگا بەڵام لەسەراسی کەسی بەڵێ ئەوە شتێکە ئینکاری لێ ناکرێت. ئێمە یعنی پێشووتریش وتومان ئەو بابەتە ئازین کاکرانکۆ خەڵک بێهیوا بۆ بابەتەوەی کە خەڵک هەیە مستەفیدە لەم عەقدانە و بابەتەوەی کە گەندەڵی هەیە بابەتەوەی کە ناشەفافیەت هەیە بەڕاستی خەڵک هیلاک بووە لەوە. ئەو قۆناغە هیوادارم بە بەڕێستان هیوادارم کەسایەتە سیاسیەکانمان ئەندام پەرلەمانەکانمان ئەو قۆناغە ببڕێ. هیوادارم خەڵک بای ئەوەنە هۆشیار بێتەوە هەوڵ باد بەلای ئەو کەسا سەرنجی زیاتر بڕوا. یعنی بەڕاستی بەشێکیشی لەسەر خەڵکە ئەو کەسێک کە حەل لە دۆزێتەوە. بەڕێزان تۆ هەتا کەسێک بێتە سەر شاشەی تەلڤیزیۆن ببینێ بەڕاکێشانی عاتیفەت مەسەلەکەی حەل لەبێ و چۆنەڵی بە جۆرێک لە جۆرەکان ناوی زیاترە ڕوا عاتیفەت ڕاکێشێ حەل لە پێش دێ دەڵێ بۆ نمونە ئەمانە دزن ئەوەندە تەنکەریان بر ئەوەندە نەوتە بنەوە هەمومان نەمازانین دەبڕایەوە باشە ئەوە گریمان دزن ئەی حەلەکە چیە؟ حەلەکە ئەوەیە تۆ دانیشی هەموو مقابلەیەک بڵێ ئەمانە دزن ئەمانە دزن ئەمانە دزن. من ئەمە بە حەل نابینم. پێشتریش لە چەند شوێنی تر وتومە هەزار ئەوەنەی تریش ئەگەر هێرشە کرێتە سرم بەهۆی ئەوە مەبدەیەکە من قەناعەتم پێی هەیە. ئەمە بەلاڕیابردنی خەڵکە بە تایبەتی لەلایەن ئەو کەسانی کە پێشتر دەسەڵاتیان هەبووە یانوێنەرایەتی خەڵکیان کردووە بۆ نەوڕوخان کە ئەزانی ناڕوخێ. کۆنگرێ ڕۆژنامەنووسی کردووە بە بەرچایی هەموو بەیانیەک کۆنگرێکی ڕۆژنامەنووسیەکە بێشێتیەوەن دەنەوتە نێرێ و پارتیەوەن دەنەوتە نێرێ. حەلەکە چیە؟ من حەزەکەم ئەو کەسانە بان بکرێن باسی حەلیان لەگەڵا بکرێ. زۆر حەزەکەم یعنی ئەو کەسانە یعنی بڵێ ئەرێکاکە تۆ باشە حەلەکە چییە کە پێێتە چییە بەدیلی ئەم شتە چییە کە ڕوئایە؟ باشە دکتۆر با من لە بەڕاست پرسم حەلی منطقی چییە؟ وەک پێم وتی کاکرانکۆ ئەگەر تۆ توێ بەواقعی لەگەڵ بەغدای بگەینە نەتیجە ئەم کێشەیە بەغداژانی کەس نازانێت کێشەی یاسایی لەگەڵمانێ ئێستا بۆ نماوەیەک لەمەوە بەرنووسراوی نەکرد وەزارەتی دارایی وتیەوە حەق و حسابتان لای ئێمە نەماوە تا ژمانگی تر ئێوە تا ئێساڵێ ڕێکەکەوین لەگەڵتان. ئەگەر حەق و حسابمان نەماوە خۆی ما بجارێت تا هەژمانگی تر جارەوە هیچ نەنێرن بە هیچ حسابێک. ئەگەر وایە چۆن ئەم شتە ڕوئایەتەوەتە پێشتریش من ئەم قسەیم کردووە ئەم بابەتە بابەتێکی سیاسیە بەهانەی یاسایی بۆ بەکارێ. یعنی تۆ ئەگەر بتەوێ بە واقعی حەلیکەی ئەبێت سیاسیان حەلیکەی دوایە وەرە سەر قانونیەکەی. ڕاستەکە لیژنەکان پێکە هێنرێ ئەڵێ بێ قانونیشی تیابێ ئەڵێ بێ کەسێکی تیابێ قانونی بێ چەند کەسێکی تیابێ قانونی بێ بەڵام ئەبێ بە دەرەجەی یەک سیاسیەن تۆ ئەم بابەتە حەلکەی لە نێوان کۆمپانیاکان حکوومەتی هەرێم حکوومەتی فیدراڵ دوایە بیتە سەر بابەتە یاسایەکەی. هەر بۆ زانیاریشە من یەکێک لە پێشبینیەکانی کە ئیکەم کە دادگای باڵای فیدرالی بکاتچکە بەپی زانیاریەکانی کە یعنی لە لای ئێمە و لە لای لەوانەیە بەشێکی باشی خەڵکیش بێ ئەو کۆبوونەوەی کە دادگای باڵای فیدرالی کردی بە سەرۆکایەتی سەرۆکە تازەکەی مندر ئیبراهیم حسێن و یعنی وایان داناوە پلانەکەیان وایە کە ئیتر دادگای باڵای فیدرالی بە جۆرێک لە جۆرەکان تۆزێ دوورکەوێتەوە لە کێشمەکێشە سیاسیەکان. ئەو بابەتانی کە ڕەبتی بە بابەتی سیاسیەوە هەیە بالضبط ئەوانەی کە ڕەبتی بە بابەتی سیاسیەوە بیخاتەوە ناو ساحەی سیاسی. گەورەترین بەڵگەش لەسەرەوە چییە؟ اتفاقیە خۆر عەبدوڵڵا کە ئەستا بڕیاریان داوە بیخەنەوە ناو پەرلەمان و بیخەنەوە ناو اتفاقی سیاسی. یعنی وەکوتم یا هەر بڕیاری لەسەر دەرناکە یا بڕیارێکی لەسەر دەرەکە وەکو بڕیارەکەی پێشتر ئەی بەستێتەوە بە یاسای بودجە و حەلێکی وانە بێ حەلی ئەم بابەتە سیاسیە. بە پێی قسەکانی تۆش بە پێی تێگەیشتنی تۆش چاوەڕێی دووشەمە و دادگای فیدرالی ئەوە نەبین ئەوە جارێت بۆ خۆی پشووە بێەوە حەلکەن یان یەگەر داژنیشنە بێ ئەمە چاوەڕێی ئەوە نەبین چاوەڕێ ئەم دیژنەیە بین زای هەرێمی کوردستان و بەغدا چیەکە؟ سیاسیەن ئەبێت تەنازول هەبێت چەپڵا بە یەک دەست لێ نارێ ئەبێ لەلایەن حکوومەتی هەرێمەوە لەلایەن حکوومەتی فیدراڵەوە لەلایەن کۆمپانیاکانیشەوە سێلایەنە تەنازول هەبێ بۆی کە ئەم وەزعە حەل بێ. من بەڕێزێک یعنی پێشتر نوێنەری خەڵک بۆ پێوتم وتی ئەو قسەیە نامەنتەقیە لەبەروی کە کۆمپانیاکان چ بەرژەوەندیەکان هەیە لەوەی کە اتفاق بکەن لەگەڵ حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ. یعنی بەداخەوە ئەوە یعنی
کەمەتی تێنەگەیشتنە لە بابەتەکە ئەو کۆمپانیانە بەرژەوەندیەکانیان وەستاوە ئەو لە قازانجێتی سەقامگیری سیاسی دروست بێ لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فدراڵە هەلکردنی ئەم بابەتە بابەتێکی وەنە قورس نییە ڕاستە ئێمە ئەمریکا ژێسە بۆیە تۆتە سەرخە دەڵێ بان نەوت سەقامگیری بزڵەوە و تۆ جۆرێک لە سەقامگیری هەبێ و ئەو کێشەی کە هەیە کە ئێمە جۆرێک گرێبەستینەوت بەکارێنین ئەوان جۆرێکیان بەکارهێناوە حلەکەی زۆر ئاسانە من دڵنیام چەندین شارەزای بواری نەوتمان هەیە زۆر لە من باشتر ئەزانێ حەلی بکە یعنی ئەمە شتێک نییە بڵێ قابلی حەلنیە بەس وەکو پێشتر وتومە ئیستا شەیڵێمەوە 10 ساڵی تریش بێ هەر ئەبێ ئەم قسەیە بکرێ ئەبێ ئیرادەی سیاسی حەقیقی هەبێ ئەبێ ئەم بابەتە بابەتی موچە کە بابەتێکی ئینسانیە دەرکرێ لە مزایداتی سیاسی تکایە با هەنێک کەس لە ڕێگەی موچە لە ڕێگەی بابەتێکی مرۆڤایەتیەوە هەوڵ نەیە هەڵایەک دروست بکات یا شتێک دروست بکە ئەمە بابەتێکی ئینسانیە ئینسانیەن لە ڕووی مەبدەئەوە ئەوەی کە قەناعەتە پێێتی باسیکە لە دڵی خۆتەوە بیگەێنە بۆ دڵی لە خۆتۆ قسەمەکە بۆی عاتفی خەڵک بجوڵێنی ئەرزانی وانە بەستەکەمە ئایا ئەزانی یا لە نەزانینەوە یشتەکە چکە عقلی خەڵکە کۆنتترۆل کردووە بە جۆرێک ئەگەر کەسێ حقیقەتەکە بڵێ لەوانەیە بەشێک لە خەڵک تەقبولی نەکە مالعلم ڕاستێکەیە یعنی تەوەقعکە ئێمە چیمان لێ هاتووە ڕاستێکە ئەڵی تۆ بەڵام لەوانەیە خەڵک قبولی نەکا لەبەرێکە مێشکی وا کۆنتترۆل کراوە کە دایمە ئەبێ ئەم بابەتە چۆن باسکرێ بیتەوە سەر شتەکانی ڕابردوو چەند ساڵە ئێمە باسەکەین چەند ساڵە بەرنامە لەسەر ئەم بابەتانە کراوە حەل بوو وەزعی خەڵک حەل بوو وەزعی موچەت حەل بوو یعنی من هیوادارم ئینشاڵڵا لەسەر خێر هەرواشە بێ خەڵک بایی ئەوە نەوشیار بێتەوە کە ئیتر داوای حەل لەم سیاسیانە بکە و داوای حەل لەم ئەندام پەرلەمانانە بکە داوای ئەوە نەکا بێن تەنها باسی معاناتی خەڵک بکەن هەمومان نەزانین خەڵک چەنی معانات هەیە بەڕێز دکتۆر سەنا کەمال مامۆستای زانکۆ پارێزەری بەسێک ڕاستکردنەوە سانا کەمال وامزانیاڵی سەنا بەڕێز دکتۆر سانا کەمال مامۆستای زانکۆ پارێزەری ڕاوێژکار سپاس زۆر سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ڕوونکردنەوەکانە زۆر بەخێراتی سەرچاو خۆشەویستان بە یارمەتیاوکارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێک خۆشخواتان لەگەڵ